پێشەچی بە بۆنەی هاتنی جەژنی لەدایک بوونی حەزرەتی مەسیح و جەژنی سەری ساڵ پیرۆزبایی لە هەموو برادران و دۆستان و خەڵکان دەکەم، بە تایبەتی لە برادر و کەسانێکەوە ئاشتی خوازن و خۆشەویستی خوازن، چونکە لەدایک بوونی حەزرەتی مەسیح و هاتنی جەژنی سەری ساڵ جەژنی شادی و خۆشەویستیە. هیوادارم هەمومان لەو خۆشەویستی و ئاشتیا هەمومان بەشمان هەبێ. ئێمە لە شەقلاوە لە کەشوهێوایەکی تەبیعی زۆر ئارام و کەشوهێوایەکی زۆر هێمنانە مەراسیمی جەژن بەڕێوە دەبین. سەرەتا شەوی لەدایک بوونە ئەمە بە قوداس و بە نوێشکردن و بە نزا و بە دوعاکردن و بە ئامادەبوونی خەڵکی خۆمان هەمویان ئامادە دەبن لێرە لە ناو کەنیسە بە ئەو ساڵ بە بەشداری برابەر پرسانی حزب و حکومی ئیداریش بەشداری نوێژی لەدایک بوونی حەزرەتی مەسیح دەکەن. برادرانی مسلمانی زۆر بەشداریمان دەکەن، زۆریش دێن بۆ جەژنە پیرۆزایی ئێمە وەکو تەواوکەر و هاوبەشی یەکتری. پەیامی ئێمە لەو جەژنەدا ئەوەیە کەوا هەمومان بە دەرفەت لەم خۆشەویستیە و ئاشتیە وەربگرین، پەیامی خۆمان بڵاو بکەینەوە بۆ هەموو برایەکانی ئێمە، بۆ هەموو خەڵکانی کوردستان کەوا ئیتر تاکە ڕێگا ئاشتی و خۆشەویستیە بۆ گەیشتن بە ئەنجام. بەڵێ ئەمە دوعا و نوێژ و نزاومان بۆ سروشتە، بۆ کوردستانە، بۆ سەرکردەکانە، بۆ حەزبەکانە. بەتاکید ئەگەر ماڵێک ڕێکخەربی یەک دەنگ و یەک هەڵوێست و یەک دەستبی ئەمە زیاتر ئەتوانی خۆی بچەسپێنێ، ئەتوانی دەنجی خۆی زیاتر بگەیێنێ. بەتاکید خلافات و لێک نەگەیشتن یاخۆت ئەوە قازانجەکەی بەس بۆ دوژمنانە، تەنیا بۆ ناحەزان و ئەوانەی کە پێیان ناخۆشە کوردستان بەرەو هەنگاوێکی گەورە و گەشاوە و ناوبانگێکی زۆر لە جیهاندا هەبێ. بەتاکید یەکگرتن ڕێکخەرکردنی ماڵی کوردەواری ئەمە سەرەکی هەموو کێشەکانە. ئەگەر ئەوە ڕێک بخرێ کوردستان بەتاکید بەرەو هەنگاوی زۆر زۆر گەورە و گرنگ دەڕوە. من بەڕاستی بەخۆ پێشمەرگە بوو دەگەر برای خۆ بابێ خۆ طبعا بابێ منیان کوشت و برایە منیان کوشت. بالنسبە منیش پێشمەرگە بووم تقریبا 20 ساڵ پێشمەرگە بووم. دوای وەختی ئینتفاضە کرا، پێشی ئینتفاضە خەرگ نەهاتن، سەدام گەیشتە کۆڕێ و گەیشتە ئەوە کەلاسا سەر بێم برام لە وەختی ئینتفاضەکە ئەوەی هینا دەرێ وتی خوشکم ئەتوی ئەمری ئەدامت دەرچووە دەبی بێ بڕۆی دەگەرمە. ئەمش گوتم پیاوەکەم نەخۆش بوو، چار منداریشم هەبوو. بەڕاستی وتم نەمئەتانی یعنی بڕۆم بۆ چجێ، گوتم پیاوەکەم نەخۆشەوە من چار مندار بەڕاستی فەقیریش بووین خەرکرد ڕاستی برێ وای نییە. دوای ئەوە وتم باشە ئەمە ئێستا بڕۆم دەگەر بێم برام کو خەڵک چ دەرێن نارێن مێردی نەخۆش وە دوو برای خۆکەت، گوتم نەخێر نایە. دوای دیسانەکە گەڕاینەوە هەولێرێ و هاتینەوە. ئەو کاتە دیسانەکە ئەوە بوو پێشمەرگە هەتا کۆڕێ هات نەهاتاکە شەقلاوە، منیش دەرنەچم لە شەقلاوە دەرنەچم بەڕاستی. بەس من بەداخەوە زۆر زۆر پێشمەرگەم کردیە و زۆر عەزابم کێشایە و لە چیا و چۆلان و دەرزی و دەرمان و لۆ پێشمەرگەم بردیە نەک هەر برێم کە شوعی بوون پارتی و یەکێتی و هەرگشتیان هەر سێکیان لە ماری مەشیان لێرە لە شەقلاوە بوون بە شەو دەهاتن و ئەچوون و خواردن و شتیان مادایە و مازانی فلان فلانە. یعنی بەڕاستی خزمەتم زۆرم کردیە بەس بەداخەوە و زارش دەرێ.